سەوڕاست بە ناوی خوای گەورە و میهرەبان. سەرەتا ساتێک وەستان بۆ گیانی پاکی شەهیدانی کورد و کوردستان بفەرمون. فەرموودانیش وتەی بەخێراتن لەلایەن برای ئازیز و خۆشەویستمان مام ئاوات سەرۆکی لیژنەی باڵای تیپە میلیەکانی ئیدارەی ڕاپەڕین با بفەرمێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان، میوانە بەڕێزەکان، بە ناوی لیژنەی باڵاوە بە خێراتتان دەکەین. وەرزشکاران زۆر بەخێر بێن. دیارە ئێمە وەکو لیژنەی باڵای تیپە میلیەکانی ڕاپەڕین ئەوە بۆ پێنجەم ساڵە لەسەر یەک بەردەوامی لەسەر خول و چالاکیەکانمان دەمەوێت لێرەوە وەکو لیژنەی باڵای تیپە میلیەکان سوپاس و پێزانین بۆ کۆمەڵێک کەسایەتی و کۆمەڵێک کەس کە بە بەردەوام بوونە قەڵایەک بە پشتی لیژنەی باڵاوە. لێرەوە دەستخۆشێکی زۆرمان هەیە بۆ بەڕێز کاقوبات کە بەردەوام هاوکار و پشتیوانە لە خول و چالاکیەکانمان، و دوای بەڕێز کاقوبات بەڕێز کاک سەید محەممەد کە کەسایەتێکی دیاری دەڤەرەکەمانە بە بەردەوام هاوکار و پشتیوانی سەرجەم لیژنەکانمان بۆ لە پیرەمەگرون تا قەڵازێ. ئێستاش کاک حاجی دیدار کە سپۆنسەری خولی لاوانی بۆ ئێمە کردووە دەستخۆشی لێ دەکەین و سوپاسی دەکەین. دیارە ئێمە وەکو لیژنەی باڵەکە لە 350 لە سنوورەکە پێک هاتوون. 13 لیژنەی فەرعیمان هەیە و چەند حەوت ئەندامی لیژنەی باڵا لەسەر ئاستی سنوورەکە لە پیرەمەگرون تا قەڵازێ بۆ خول و چالاکی تیپە میلیەکان. من لێرەوە دەمەوێت بە بەرپرسانی حیزبی حکومی بڵێم کە بەڕاستی خزمەتکردنی گەنج و لاوان لە ڕێی تیپە میلیەکان با ببێتە ئەرکی سەرشانی هەمووتان، چونکە ئەم گەنج و لاوانەی ئێمە کە لە خول و چالاکیەکان بەشداریان پێ دەکەین دڵنیاتان دەکەینەوە کە ئەمە دان دەبڕێت لە کۆمەڵشتی ناوەرزشی کۆمەڵشت کە دوورە لە ئینسانەت و ئەوانەوە. بۆیە پێم خۆش بوو لێرەوە ڕای بگەیەنم وەکو لیژنەی باڵا ئێمە تا لە ناو لیژنەی باڵادا بین. دڵنیاتان دەکەینەوە وەرزشکاران کە بەردەوامی دەدەین بە چالاکیەکانمان و دەمەوێت لێرەوە دەستخۆشی لە سەربازەونەکان بکەم کە ئەم ڕاهێنەرە خۆشەویستانن. بەڕاستی ئەمانە بوونە هۆکاری ئەوەی کە هەر ڕاهێنەرێک 20 بۆ 25 وەرزشکار لەخۆ دەگرێت و وەرزشکار پێدەگەیەنێت. و دوای ڕاهێنەرەکان 13 لیژنەی فەرعیمان هەیە کە ئەمانە لە هەموو شار و شارۆچکەکان 3 خولی جیاواز دەکەنەوە. لێرەوە دەستخۆشی لە هەر هەموویان دەکەم لە پیرەمەگرون تا قەڵازێ. هەر 13 لیژنەکەمان بە خۆبەخشی ساڵانە خول و چالاکیەکان بەڕێ دەکەن و دوای ئەوانیش کۆمەڵە فێرگەمان هەیە. بەڕاستی ئەوانش جێگای ڕێزن کە منداڵان وەکو بەردێکی بناغەی بینایەک لە ئەوڵەوە پەروەردە دەکەن. دەستخۆشیان لێ دەکەم لە فێرگەکان. دووبارە سوپاس بۆ میوانە بەڕێزەکان، سوپاس بۆ کەسانەی کە هاوکار و پشتیوانی وەرزشکاران و دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ ماماوات سەرۆکی لیژنەی باڵای تیپە میلیەکانی ئیدارەی ڕاپەڕین. داوا لە برای ئازیز و خۆشەویستمان کاک عومەری زێڕەنگەر لێپرسراوی بۆردی وەرزشی ماڵبەندی 24 ڕاپەڕین دەکەین با بفەرمێ و پێشکردنی وتەکەی. هەواڵی بەڕێز کاک ئەحمەد زرار لێپرسراوی ماڵبەندی 24 ڕێخستنی ڕاپەڕین، هەواڵانی ماڵبەند، هەواڵانی کۆمیتە، هەواڵانی لیژنەی باڵای تیپە میلیەکان، هەواڵانی لیژنەی تیپە میلیەکانی قەزا و ناحیەکان فێرگەکان، بە ناوی ماڵبەندی 24 ڕێخستنی ڕاپەڕینەوە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە ئەوە ڕێوڕسم و بۆنەیەکدا بەشداری دەکەین لە ڕاکێشانی تیر و پوشکی خولی قەزا و ناحیەکان و لاوان. ئێمە وەکو ماڵبەندی 24 ڕاپەڕین هەمیشە پشت و پەنا، هەمیشە هاوکار و لە سەرخەت بووین بۆ لیژنەی باڵای تیپە میلیەکان ڕاپەڕین و دەوروبەری و هەم بۆ لیژنەی
قەزا و ناحیەکان. ئێمە وەکو مەڵبەند داواکاری لیژنەکان لە سەرجەم قەزا و ناحیەکان ڕۆڵی گەورە، ڕۆڵی باش لە گەڕانەوەی گیانی وەرزشی، لە گەڕانەوەی خۆشەویستی بۆ یاریگا بجێڕن، هەوڵ بدەن لە ئاستی ڕۆحیەت و گەورەی وەرزشدا بن بۆ ئەوەی بتوانن ئاشتەوایەکی باش لە ناو خودی وەرزشکاران و لە سنوورەکە لە ناو قەزا و ناحیەکان لە دەوروبەر بجێڕن. دیارە وەرزش بە خۆتان ئەو ڕاستیە دروستە باش دەزانن کە هەمیشە ڕۆڵی گرنگی بینیوە لە پێگەیاندنی کۆمەلگایەکی تەندروست و لە دروستکردنی نەتەوەیەکی پڕ ئەزمون و شارستانی. ئێمە وەکو خۆمان وەکو مەڵبەند هەندێک هەڵس و کەوت لە بوار و کای وەرزشی بەگشتی دەبینین کە ناکۆک و ناتەبایە لەگەڵ گیانی وەرزشی. بۆیە داواکارین لە لیژنەی باڵا لە لیژنەکان ئەو ڕۆحیەتە، ئەو برایەتیە، ئەو خۆشەویستی وەرزشێکە سەرجەم سنوورەکە دەخوازێ بیگەڕێننەوە بۆ ئەوی بتوانین ئاشتەوایەکی باشتر لە دەوری یاریگاکان دروست بکەین. مەڵبەندی ڕێخستنی 24 ڕاپەڕین ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگیان واڵایە بۆ ئێوەی بەڕێز. بۆیە ئێمە بە ناوی مەڵبەندەوە هەمیشە داواکاری بۆ هەر داواکاریەکتان، هەر پێشنیازێکتان بەبێ دوودڵی سەردانی ئۆرگانەکان بکەن، دەرگەکان واڵایە. بۆیە لە کۆتاییدا داوا لێبوردن لە ڕاهێنەرە بەڕێزەکان دەکەم کە کەم تەرخەمی منوان لە سەرەتای دەستپێکی قسەکەم دیارە ڕاهێنەرەکان کۆڵەکەی ئەساسی بواری وەرزشی و ڕەوتی وەرزشین لە سنوورەکە و ئەوان دەتوانن ڕابەرایەتی ڕەوتەکە بکەن، ڕابەرایەتی ئەو کاروانە وەرزشە بکەن کە لە سنووری ڕاپەڕیندا هەیە. دووبارە بە ناوی مەڵبەندەوە خۆمان بە خۆشحاڵ دەزانین و بە ناوی مەڵبەندی ڕێخستنی 24 ڕاپەڕینیشەوە سوپاسی هەردوو کەسایەتی دیاری کوردستان و سنوورەکەمان، کەسایەتیە کە بۆ ئێمەی سنووری ڕاپەڕین مای شانازیە، کەسایەتیەک کە بە ئەندازەی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی لە کوردستان ببورن لە سنووری ڕاپەڕین خزمەت بە بواری هەموو بوارە جیاجیەکان بکە. جێدەستی ئەو کەسایەتیە کە کاک سەید محەممەدە لە هەموو کایەکانی بواری خزمەت گوزاری دیارە. و کەسایەتی دووەمیان کاک حاجی دیدار شیروانی کە سپۆنسەری کۆی خولەکەی گرتۆتە ئەستۆ، ئێمە بە ناوی مەڵبەندی 24 ڕێخستنی ڕاپەڕینەوە سوپاسی دەکەین و داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا ژینگە و زەمینەیەک بڕەخسێنێ بۆ کۆی تیپەکان بۆ یانەکان کە بتوانن ببنە خاوەنی پرۆژەی خۆبژێوی. بەڕاستی نیگەرانێکی گەورەیە لە ناو کۆی دەستەی کارگێڕی یانەکان کە لە سنووری ئێمەدا بزاد سنووری ڕاپەڕین کە هیچ پرۆژەیەک بۆ ئیدارەدانی یانەکان لە سنوورەکە بوونی نییە. بۆیە ئێمە داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان زەمینە بڕەخسێنێ بۆ داواکاری یان پێشنیازی یانەکان لە سنوورەکە یان لیژنەکان بۆ ئەوەی بتوانن ببنە خاوەنی پرۆژە، کۆتایی بەو سوال و سەدەقەیە بێنن کە بە خۆتان زۆر باش درک بۆ ڕاستیە دروستە دەکەن. وەرزش بە سوال و سەدەقە ناکرێت. زۆر جار بەڕاستی پەرۆشی سنوورەکەی خۆمانە، پەرۆشی خۆمانە کە دەبینین یانەیەک لە پارێزگاکان لە دەوروبەرمان خاوەنی پرۆژەی زەبەلاحن بۆ ئیدارەدانی یانەکانیان. ئێمەش دەبێ لە دەرگەی تاک بە تاک بدەین بۆ ئەوەی بتوانین ئیدارەی خول و خولەکانمان بدەین. ومێد دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاستی ئەو داواکاریەدا بێ. دووبارە بە ناوی مەڵبەندی 24 ڕاپەڕینەوە سوپاس بۆ ئامادەبوونتان و خۆمان بە دڵخۆش دەزانین کە لەو بۆنەیەدا ئامادەبووین و سوپاستان دەکەم. زۆر سپاس بۆ کاک عومەری زێڕەنگێر جێگیری لێپرسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین بۆ وتەکەی. میوانانی ئازیز و خۆشەویست، جارێکی تر بە ناوی لیژنەی باڵای تیپە میلیەکانی سنووری ئیدارە ڕاپەڕین بە خێراتنێکی گەرمی هەموو لایەکتان دەکەین بەخێر بن سەرسەر و سەرچاومان و بە ناوی ئێوە بە ناوی لیژنەی باڵاوە پیرۆزباییەکی گەرم ئاراستەی برای ئازیز و خۆشەویستمان کاک ئەحمەد زرار ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە بەهۆی دەست بەکاربوونی وەکو لێپرسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین
کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێزیان وەک لێپرسراوی مەڵبەند دەست بەکار بووە، هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ دەخوازین، هیوامان وایە دەرگای لەسەر پشت بێ، واڵا بێ بۆ خزمەتکردنی ئێوەی چینی وەرزشکاری ئازیز و خۆشەویست. هەرچەندە لە ڕابردوودا بەڕێزیان شتێکی عاشا هەڵنەگرا، هاوکار و پشتیوانێکی سەرسەختی وەرزشکاران بۆ لە دەڤەرەکەماندا، هیوامان وایە لە داهاتوودا بە هەمان شێوەی ڕابردوو هاوکار و پشتیوانی وەرزشکاران بێ. و بە ناوی هەموو لایەکتانەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی برای ئازیز و خۆشەویستمان کاک بەختیار حەسەن دەکەین، وەکو بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی گشتی لاوانی ڕاپەڕین دەست بەکار بووە، هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ دەخوازین کە بەڕێزیشیان هەمیشە خزمەتکاری وەرزشکار و سەرجەمچین و توێژەکان بووە. وەرزشکارانی ئازیز و خۆشەویست، دیارە خولی قەزا و ناحیەکان جیاواز لەسەر جەمخولەکان کە دەبینن لەسەر ئاستی کوردستان کاردانەوەیەکی گەورەی هەیە، دەنگدانەوەیەکی گەورەی هەیە. دەبینین لە وڵاتان خولی چامپیۆنز لیگەیە، ئەوەی ئێمەش بەدیلی ئەو خولەیە کە سەرجەم تیپەکانی دەڤەری ڕاپەڕین شەڕ لەسەر ئەوە دەکات کە تیپەکەیان بگا بە خولی قەزا و ناحیەکان کە ساڵانە 32 تیپ بەشداری دەکات. ئەوە کارێکی گەورە و مەزنە کە هەم تیپەکان هەم ڕاهێنەرەکان دەیکەن بۆی بگەن بۆ قۆناغا. ئێمە کۆمەڵە کار و چالاکی ترمان هەیە، هەمووتان باش دەزانن لیژنەی باڵا تاکە لیژنەی باڵا لەسەر ئاستی کوردستان گەورەترین خزمەتی بە وەرزشکارانی دەڤەری ڕاپەڕین کردووە، بەڵام وەکو پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە بەداخەوە، وەکو کاک عومەری زێڕەنگەر ئاماژەی پێکرد دەبێ بەردەوام دەست پام بکەینەوە لە لای فڵان کۆمپانیا فڵان کەس و فڵان کەسەوە. بۆیە کە ژێرخانێکی ئابووری هەبێ بۆ وەرزشکارانی دەڤەری ڕاپەڕین، ئەوە سەرمایەکی زۆر مەزنە کە دەبینین لە دەڤەری ڕاپەڕین تعدا دەکرێت لەسەر بوون بە نادی نایاب وەیان پلە یەک وەیان پلە دوو. سوپاس بۆ خوای لە سنووری ئیدارە ڕاپەڕین چەند نادیەکمان هەیە کە هەمووی هۆکارەکەی ئێوەی لیژنەی تیپە میلیەکانن، ئەگەرنا نادیەکان وەکو پێویستنا دەتوانی بەو شێوەیە بگەن بەو قۆناغی کە ئێستا بۆتە هۆی دڵخۆشبوونی کۆمەڵێک وەرزشکار لە دەڤەری ڕاپەڕین. دەمانەوەی لێرەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی ئەو کەسایەتیە مەزن و گەورەی کوردستان و دەڤەری ڕاپەڕین بکەین. کاک سەید محەممەد توانیوێتی خزمەتێکی گەورە لەسەر جەمبوارەکان لە سەرجەم سێکتەرەکاندا بکە، ئەمە جێگەی شانازیە، جێگەی فەخرە کە ئەم ساڵیش وە پاریش هاوکاری لیژنەی باڵای کردووە. ئەم ساڵ توانیوێتی پێداویستی تەواو بۆ سەرجەم لیژنە فەرعیەکانی دەڤەری ڕاپەڕین دابین بکات لەسەر جەم کەلوپەلەکان. یارەبی خوای گەورە تەمەنی درێژکا و خوای گەورە ساغ و سەلامەتی بکە و خوای گەورە سەد ئەوەندەی بداتێ. دەبینین سەدان دەوڵەمەندی کەمان هەیە لە دەڤەری ڕاپەڕین، بەڵام بەداخەوە ئاوەڕ لە هیچ کەسێک نادەنەوە و هاوکاری هیچ تیپێکی میلیش ناکەن. بەڵام کاک سەید محەممەد بە گەورەی خۆی هەموو ساڵێ هاوکاری لیژنەی باڵا و لیژنەی تیپە میلیەکانە. دووبارە سوپاسی بەڕێز کاک سەید محەممەد و کاک ئەحمەد و کاک شێخ جەلال دەکەین کە بە نوێنەرایەتی کاک شێخ محەممەد ئامادە بوون. دووبارە و سێبارە سوپاسی دەکەین. وە سوپاس بۆ کاک عاجی دیدار شێروانی کە سپۆنسەری خولی لاوانی ڕاپەڕینی لەخۆ گرتووە کە ناوەکەمان گۆڕیوە لە تازە پێگەشتوان بۆ لاوانی ڕاپەڕین. ئەم ساڵ بە ناوی لاوانەوە سەرجەم تیپە لاوانەکان بەشداری خولەکە دەکەن. و دەمانەوێت لێرەوە سوپاسی سەرجەم ناوبژیوانە ئازیز و خۆشەویستەکان بکەین، ئەو ناوبژیوانانەی کە لە سەنگەری شەڕکردندان کە هەمیشە سینجیان کردۆتە قەڵغان کە ڕوبەڕووی دەیان هەڕەشە و سوکایەتی و فەزیعەت و لێدان و پێدادان دەبنەوە، کاوانە سمبول و ڕەمزن، کاوانە پاشای ناو لاکێشەی سەوزن کە هەمیشە پێویستە ڕێزیان لێ بژیرێ و هاوکار و پشتیوانی بکرێت. بۆیە دەمانەوێت لێرەوە سوپاسیان بکەین، سوپاسی ڕاهێنەرە ئازیز و خۆشەویستەکانی دەڤەری ڕاپەڕین دەکەین و هەر ئەو 32 تیپەی کە توانیویانە بلیتی قەزا و ناحیەکان ببڕن. دووبارە و سێبارە سوپاسی هەموو لایەکتان دەکەین، بە تایبەتی هەڤاڵانمان لە مەڵبەندی 24 ڕاپەڕین. دڵنیا بە هەڤاڵان ئێمە وەرزش تێکەڵ بە سیاسەت و عیزباتی ناکەین، بەڵام شتێکی عاشا هەڵنەگرە. ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هاوکاری و پشتیوانمان بووە.
لەگەڵمان بۆ لە خۆشی و ناخۆشیەکاندا بۆیە پێویستە ڕێزیان بگرین سوپاسیان بکەین لەو بۆنانەدا پێویستە سوپاسیان بکەین و بەداخەوە پێویست بوو نوێنەرانی حکومی لێرەبان بۆەوەی کۆمەڵێک قسە کۆمەڵێک پەیام هەبوو ئاراستەی نوێنەرانی حکوومەتمان دەکرد لە دەڤەری ڕاپەڕین کە بەداخەوە وەکو پێویست پێم وابێ نوێنەریان ئامادە نەبووە بۆیە هیوامان وایە کاک ئەحمەد زرار وەکو مەرجەعیەتی یەکێتی لەو دەڤەرەیدا پەیامی وەرزشکاران بگەێنێت بە سەروی خۆی کە وەرزشکار دڵنیاتان دەکەم سەیارە و ئۆتۆمبیلی مۆدیل بەرز و خان و ڕوکن و عەرزی ناوێ وەرزشکار یاریگای دەوێ وەرزشکار چالاکی دەوێ وەرزشکار سێت و تۆپی و پێداویستی وەرزشی دەوێ ئەوە شتێکی زۆر زۆر سەرەتاییە کە لە نێو وەرزشدا هەیە و چۆن هێندە کشتی سەرەتایی هەیە وەکو قیرتاوکردنی کۆڵانەکان و ئاو کارە باشتێکی سەرەتایە بۆ هاوڵاتیان وەرزشکاریش ئەوەی دەوێت کە یەکێکە لە شتە سەرەتاییەکان هیوامان وایە ئاورێکی جددی لە دەڤەری ڕاپەڕین بدرێتەوە لەبەرەوەی سمبولی وەرزشە لەسەر ئاستی کوردستان وەکو مام ئاوات ئاماژەی پێکرد عنی بەڕاستی وەرزش لەو سنوورەیدا زۆر بەرەو پێشوە زۆر جوان کراوەویش بە پشتیوانی ئێوەیە نامەنێوانەوە زیاتر لەسەر بابەتەکان بڕۆین کە قسە بکەین و باز لە معاناتی وەرزشکار بکەین ڕۆمانێکە بەڵام بۆ ئابکاتێکی تر بێ سرم هێشاندن داوای لێبوردنمان هەیە دووبارە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین بەخێر بێن سەر و سەرچاومان هیوامان وایە خولێکی پڕتام و چێژ و سەرکەوتوو بێ بۆ هەموو لایەکی و دەستان خۆشی و سوپاستان دەکەم نا ئەوە نا بۆکەی دەکەین کە ناسانەکەیان خەڵاتەکان داوا لە برای خۆشەویستمان کاک ئەحمەد زرار لێپرساوی مەڵبەندی 24 ڕاپەڕین و کاک سەید ئەحمەد نوێنەری کاک سەید مەحەممەد دەکەین با بفەرمونون بە ناساندنی کاسی جامی قەزا و ناحیەکان لەلایەن پاڵەوانی ساڵی ڕابردوو وەرزش و لاوانی قەڵازێ با بفەرمێ ئەمە کاسی پارە وەرزش و لاوان بە شایستەی توانیان ببن بە پاڵەوان کاک ئەحمەد دەگە بمێنێتەوە وەک لیژنەی باڵا دوو خەڵاتی تایبەت دانراوە یەکێک لە خەڵاتەکان بۆ کاک سەید مەحەممەد کەسایەتی دیاری دەڤەری ڕاپەڕین کاک شێخ جەلال با بە نوێنەراتی بە ڕێزیان با بفەرمێ بۆ وەرگرتنی ڕێزلێنانەکە فەرم وەریگرە کاک شێخ زۆر سپاس فەرمودانیش نوێنەری کاک حاجی حامید حاجی دیدار شێروانی ماماوەت بە نوێنەراتی بەڕێزیان ڕێزلێنانەکە باوەڕ بگرێ با بفەرمێ کاک بەختیار با بفەرمێ زۆر سپاس بۆ کاک ئەحمەد فەرمودانیش داوا لە برای خۆشەویستمان کاک عومەری زەڕەنگر دەکەین با بفەرمێت بە پێدانی تۆڕی یاریگا بە یاریگای گشتی قەڵاتزێ نوێنەری قەڵاتزێ با بفەرمێ ئەم خەڵاتانە لەلایەن کاک سەید مەحەممەدی ئازیز و خۆشەویستەوە دابینکراون دووبارە و سێبارە سوپاسی بەڕێزیان دەکەین زۆر سپاس کاک عومەر ئەم تۆڕانە تۆڕی ئەسڵین وەرزشکاران تاقمی 500,000 دیناری پێدراون وەک ئەوروپان بۆ ئاگاداریتان 40,000 نین
داوا لە برای خۆشەویستمان کاک محەممەد حوسێن کاک شاسوار دەکەین با بفەرمێ. نوێنەری یاریگای گشتی سەنگەسەر با بفەرمێ. بەڕێز برای ئازیز و خۆشەویستمان کاکشوان لێپرسراوی کۆمیتەی ڕێخستنی ڕانیا با بفەرمێ. نوێنەری یاریگای گشتی ئازادەڕەش. برای ئازیز و خۆشەویستمان کاک ئەکرەم چالاک با بفەرمێ. یاریگای گشتی چواقوڕنا. زۆر سپاس. داوا لە مامۆستا فارسی ئازیز و خۆشەویست دەکەین با بفەرمێ. یاریگای گشتی حاجیاوە. ڕاستەوخۆڵی. داوا لە کاک فەرهاد دەکەین با بفەرمێت. یاریگای گشتی پیرەمەگرون. نوێنەری پیرەمەگرون با بفەرمێت. هەر خۆت ویدیۆ داوا لە مامۆستا شانازی ئازیز دەکەین با بفەرمێت بە حەڕزکردنی تۆپی قەزا و نەحیەکان کە ئەو تۆپەی ئەمساڵ یاری پێدەکرێت کە یەکێکە لە باشترین تۆپەکان لە هەرێمی کوردستان. مامۆستا بە عەرزیکا و بەسەرجەم تیپ و وەرزشکارانی بناسێنێ. زۆر سپاس بۆ مامۆستای ئازیز. سەرجەم یاریگاکان 5 تۆپمان بۆ داناون کە بەو تۆپانە یاری دەکرێت بەڵام دەوێت تیپەکانیش تۆپی خۆیان پێ بێت. داوا لە برای ئازیز و خۆشەویستمان مامۆستا مەجید دەکەین با بفەرمێت بە پێدانی کەلوپەلی ناوبژیوانی بە ناوبژیوانانی چواقوڕنەی مەزن قەڵازێ مامۆستا عەسان. مامۆستا عەسان زۆر سپاس بوو کاکمان. داوا لە کاک تاڵیب دەکەین با بفەرمێت بۆ قەڵازەی ئازیز و خۆشەویست. کاک زۆر سپاس بوو کاک. داوا لە مامۆستا فەرهاد دەکەین با بفەرمێت نوێنەری ناوبژیوانانی سەنگەسەر.
زۆر سپاس. داوا لە کاک محەممەدی شەهیدان دەکەین با بفەرمێ. نوێنەری یاریگای سەنگەسەر کاگەی و ناوبژیوانان ڕانیە عەفوەن کاخرت سەنگەس زۆر سپاس بۆ کاک محەممەد. بەڕێز کاک سەنگەروریە با بفەرمە. ستا یاریگای چواقوڕنا مامۆستا زۆر سپاس. کاک شێخ عومەر با بفەرمێ. کاکە حاجیاوە یاریگای حاجیاوە لە پێش کاکێ من ئاڵی خۆشەویست فەرموو یاریگای پیرەمەگرون ئەوە تەواو ئەو تەواو کاکی سیما کاک سیروان با بفەرمێ. ناوبژیوانانی قەڵاتزێ با بفەرمون. چییە؟ بەڕێز کاک حەکیم با بفەرمێ. ناوبژیوانانی سەنگەسەر بەڕێز کاک دکتۆر ئیبراهیم سەرۆکی لیژنەی تیپە میلیەکانی ڕانیە دکتۆرێکی ئازیز و خۆشەویست ڕانیە. حاجیاوە حاجیاوە بابێ حاجیاوە بەڕێز مامۆستا ئازاد سنارنی سەرپەرشتیاری فێرگەی تۆپ پێڕانیە با بفەرمێ. داوەرانی ڕانیە کاخدر بەڕێز مامۆستا لوقمان باوزی با بفەرمێت. ناوبژیوانانی چواقوڕنا مامۆستا بەڕێز کاک سەباح سەرۆکی لیژنەی تیپە میلیەکانی چواقوڕنەی با بفەرمێ بە پێدانی پێداویستی بۆ ناوبژیوانانی پیرەمەگرون. جارێکی تر بە ناوی هەموو لایەکەوە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی کاک سەید محەممەدی ئازیز و خۆشەویست دەکەین کە ئەو پێداویستیانەی بۆ
سنوورەکەمان دابین کرد سوپاسی بێپایانمان ئاڕاستەی بەڕێزیان دەکەین وەرزشکارانی خۆشەویست لە دوای ئەمە دەست دەکەین بە تیر و پشکەکە بەڵام خواعافیزەیەک لە میوانەکان دەکەین میوانەکان بڕۆن ئەنجا دەست دەکەین بە ڕاکشانی تیری و پشکەکە زۆر بەخێر بن سەرسەر و سەرچاومان بەڵێ کات ئەو شارانە ئەوەیەک بەیەکەوتێک بێ دوای گرژی کۆمەڵەتی هیوادارم ڕۆڵی چاک برایان ئەگە بکرێدا بنیشینەوە دەست دەکەین بە ڕاکێشانی تیر و پشکەکە کاکات کەسە لە شوێنی خۆی دانەشیە دەست دەکەین بە ڕاکشانی تیری و پشکی قەزا و ناعیەکان
مامەوە معك بخوێنەوە بە قسەمە ئەخدی پێیان بێ بیخوێنەوە دوای وێن بیخوێنەوە دوای خۆش باشە نەبە وڵای بە قسەی براتان دەکەن کاک بەختیار لاوان یەک دقەیەک پولی قەزاڵناعەکان لەلایەن کاک ئەبوبەکر هەندامی لیژنەی باڵاوە دەخوێنرێتەوە دواتر ڕێنمایەکاندا مەسەدا دابەش دەکەین و یەکەم تۆپی ڕاکێشانی تیرپشکەکە لەلایەن کاک سەید ئەحمەدەوە ڕادەکێشرێت و دەست بە تیرپشکەکەتەوە. بەخێراتی برایەکە بەخێر لەسەر چاوان بە هیوای ئەو دەخولێکی سەرکەوتوو چێژبەر تۆپی ڕادەکێشەیەکەم بە هەموو سنوورەکەمان خولی قەزاو ناحیەکان دیارێمان بەردەوام ساڵانە دێکێنەوە و خولێکی قورتان و خۆیە کۆمەڵێک ڕێنماییمان هەنێ لە ساڵانە بێ شکولەکان ڕێنمایەکان باڵ دەکەینەوە ئەم ڕێنمایانە هەر یەکەم دانەیەکی خۆی وەردەگرێت دانەیەکی دەیەکەن سەدوای کە من دەیخوێنەوە ئینشاڵڵا دانەیەکتان پێدەم بۆ شێوازە دەست بە تیرپشکەکە دەکەین سەرجەم تیپەکان پێکاتەوە لە سینگ و تیپ لە قۆناغی یەکەمدا خولەکە بە بەڵحاصل لە 8.4 پێبێت کە دەکاتە سینگ و تیپ لە هەر پێک و تیپ سەر دەکەوێت بە شێوی خاڵ دەبێت لە قۆناغی یەکەم یەک یعنی چوون هاتن نابێت یاریگاکەنی وەرگیری دەبێت ناوی گروپەکانمان دیاری کردووە لە ئەیەوە هەتاوەکو ئێچ فۆرمێکی کشوفاتان پێدەین کە پێویستە سەرجەمتان ئەم فۆرما ناوی یاریزانەکان بنووسن کە لە 15 یاریزان کەمتر نەبێت و لە 25 یاریزانی زیاتر نەبێت پێویستە سەرجەم ئەو یاریزانانە یاریزان بن بە مولکی خۆتان بن واتە بۆندیان لای ئێوە هەبێ هەر یاریزانێک لە خولی ناوخۆی شارەکەی لەگەڵ ئەم تیپە نەبوو بێت کە بەشدارە لەم خولا بۆندی شکێنرابێ یا بە ئیستخنا هاتبێت و بەشداری بکات ئەوە مەرجە ئەم یاریزانە لە ساڵی 2020دا لەو تیپە بمێنێتەوە مافی گۆڕینی تیپی نابێ جگە لە حاڵەتی خواستن نەبێ ئەویش ناتوانێت بگەڕێتەوە تیپە کۆنەکەی خۆی مەرجە تیپەکان یەکپۆش بوون و سەرجەمیان ئێسقان ببەستن هەر تیپێک دوو تۆپی شیاوی یاریکردنی لابێت ڕاستە ئێمە تۆپمان دیاری کردووە بەڵام بۆ حاڵەتی زەرور پێویستە پێتان بێ بۆ خۆتان چەند خاڵێکی تر ئێوە دەتوانن بیخوێنەوە لە دواتر چکە کات زۆر دەگرێت هەر پرسیارێک شتێکتان هەبێت بتوانێت بە ئێمە بڵێن خاڵێکی گرنگ کە لیژنەکەمان بەرپرس نییە لە ئاگادارکردنەوەی تیپەکان لە کارتە زەرد و سوورەکان دەبێت خۆتان ئاگاداری ئەوە بن دواتر سێ کارتی زەرد ناتوانێت یاری بکات لە قۆناغی هەشدا ڕەش دەکرێتەوە قۆناغی هەشت کارتە زەردەکان ڕەش دەکرێنەوە بەڵام لە پێش قۆناغی هەشت سێ کارتی زەردی هەبێ ناتوانێت یاری بکات کارتی سووریش بە هیچ شێوەیەکی ڕەش نابێتەوە هەر تیپێک 15 خولەک لە کاتی خۆیدا ئامادە نەبێ بە دۆڕاوە ژمار دەکرێت جگە لە حاڵەتێکی زۆر نەخوازراوە سەرجەم تیپە بەشداربووەکان دەتوانن دوو یاریزان بێنن بە خواستن کە لە مولکی خۆشی نەبێت دواتر ئەو یا دوای خولی قەزاوناهەکان دەتوانێت بگەڕێتەوە تیپەکەی پێش و خۆی مەرجە ئەو یاریزانە لە سنووری لیژنەکەی خۆی دابێت دەرەوەی سنووری لیژنەی خۆی ناتوانێت و سەرجەم تیپەکان دەتوانن ئەو تیپانەی کە لاوانیان هەیە لاوان دەتوانن سێ یاریزان لە لاوانی خۆیان یاری پێ بکەن ئەم خاڵە لەگەڵ خاڵەکەی تر ئارەزوومەندانەیە دەتوانی نەشیان هێنی هەنێ تۆ ئارەزوومەندی
بۆ لاوانەکەی دەبێت لاوانی خۆت بێ لاوانی تیپەکەی خۆی بێ ئەوانەی کە لاوانیان ناتوانن لاوانیان یەن ناتوانن ئێستا چەند خاڵێکی تێدا دوای هەمووتان بۆ خۆتان بیخوێننەوە هەچ پرسیارێک شتێکتان هەبێ ئەوەندامان لیژنەی باڵا بەسەر چاو جوابتان دەدەینەوە بەس لەبەر بەڕێزان نوێنەرانی کاک سەید محەممەد دەمانێت تۆزێک زوو دەست بە چالاکیکە بکەین یەکەم تۆپی ڕاکێشانی تیر و پشکەکەش لەلایەن بەڕێزان نوێنەری کاک سەید محەممەد و شانەسخانەوە ڕادەکێشتێ بۆ ئاگاداری بەڕێستان ئەم فۆرمەشمان بۆ ئامادەکردوون بۆ تیر و پشکەکەی کە ئامادەیە لە بەردەستان یەکی دانەیەکتان پێدەین کە لە گروپی ئەی و بی و سی ئەوەش کاگەوە ئەوەش یەکی دانەیەکیان پێ بدە فۆرمی کشوفاتەکەتیش تێدا ئەویشان پێ بدە ئەمە دەتوانن خۆتان بینوسن لە کاتی بەڕێزان دەتوانن ئەلێرە تیر و پشکەکە خۆتان ناوی تیپەکان بنووسن بۆی کە ڕادێکێشتە دەست بەجێ لای خۆتان بینوسن و شێوازی دانانی یاریەکانیشی تێدایە هەمووی بە تەفاسیلی تێدایە واتە حازر لە بەردەست تۆ دەزانی سەرەتا لەگەڵ کێ یاری دەکەی و چۆن یاری دەکەی دەستان خۆش بێت داوا لە نوێنەری کاک سەید محەممەد دەکەین با بفەرمێت بۆ ڕاکێشانی یەکەم تۆپ لەگەڵ خات و شاناس با بفەرمون ببورن برون یەکدا یەک خاڵم لەبیر چوو کاگاوت بوورە یەک خاڵم لەبیر چوو ئێمە تیپەکانمان داناوە بەپێی ئاستی یەکەم و دووەم و ئاستی سێم و چوارەمیش بە یەکەوەیە ئاگادار بن پاڵەوانی شارەکان لە ئاستی یەکەممان داناون ئەو خولانەی کە وەلحاصل یەکەم و دووەمی قەزا و ناحیەکان لە ئاستی یەکەم دانراوە و دووەمی شارەکانی تریش لە ئاستی دووەم دادراوە بۆ شێوازە ئێمە دامان ناون و ئاگادار دەبن ئێستا وەرزش و لاوانی قەڵازێ سەرە گروپی ئێستا گروپەکەش بەجیا دێتە دەرەوە کە گروپەکانیش ئەی و بی و سی تۆپی تایبەت بە خۆیان هەیە بەڕێزان ئێوە وەرزش لاوان ئێستا چییە؟ گروپی سی لای ئێوە لەسەر فۆرمەکە هەیە وەرزش و لاوان ژمارەیەک بەرامبەر ژمارەیەکی گروپی سی یانووسن کاک بەختیان لێرێ دەستان خۆشە سپاس چۆن ئێوە ئازادن کە دەتوانن بڕۆن کە حەز دەکەن بمێننەوە بەڵام کە ئیشی کارێک شتێکە بەخێر بێن سەرچاوان هەتا بە تەواتی دەست پێ دەکەن چێ پرسیاری هەیە بۆی دواتر گرفتێک ڕوونەدا کاگەی ئارەزومەندانەیە تۆ دەتوانی نەهێنی بڕوا کاگ ئەوە دەتوانی نەهێنی ئارەزومەندانەیە یعنی کاگەوە ئێمە لیژنەکەی ئێمە خۆبەخشیە لیژنەکەی ئێمە من هەیەکمان لە هیچ شوێنێک نییە ناچاری نوا بکەین
پێمان خۆش بوو وەکو ئەو وڵاتانە ئێمەش بەڵێ کاک ئەحمەد فەرموو. سەلامەت سواس. کاگە ئەحمەد ئەوە بەڵێ کاگە ئەحمەد بۆ مەسەلەی یاریزانی نادیەکە هەچ گرفتێکتان هەبێت دەتوانن بە نووسراوێک بماندەم بێ ئێمەش بە تەفاسیلی جوابتان دەینەوە بەسەر چاوان هەچ کەسێکە ویستی ئێمە بڕیارەمان بەو شێوە داوە هەج یاریزانێک 2 ساڵی بە دوای یەکدا لە نادیەک خزمەتی کردبێت دەرەوەی سنوورەکەی ئێرەش بێ ئەو یاریزان دەتوانێت لە خولەکانی ئێمەدا بەشدار بێ بۆ زانیاری زیاتریش دەتوانن ئێوە بە کتابێکی فەرمی شتەکەمان بۆ بنێرن ئێمەش جوابتان دەدەینەوە دەست خۆش بێت بۆ پارەکەش کاگ ئەحمەد ئەوە تەماشایکە ئەو پارەیە لەسەر خواستی ئێوە بووە چەند جارێک ساڵانی پێشوو هەر ئێوە داواتان کردووە ئێمەش لەسەر خواستی ئێوە دامانەوە ساڵانی پێشوو ئێمە ڕازی نەبووین یەکێک لەوانە خۆت بووی کاگ ئەحمەد کە داوات کرد وتت بە ئەوە هەبێ و دواتر بۆ لاوانیش ئێمە دەمانەوێت لاو پێ بگەێنین لاو ئاستی بەرز بێ خولی قەزاونەکان خولی دروستکردنی یاریزانەکان کە بە تەواوەتی دەکرێنەوە لەناو خولی قەزاونەحیەکان دەکرێنەوە پرسیار دەکە کاگ ئاسۆ نابێ عەفو پرسیار دەکە کاگ ئاسۆ بەڵێ کاگ ئەحمەد کاگ ئەحمەد دوو یاریزانەکە ئارەزوومەندانەیە بەسەر چاو ئەوەی بە ئێمە بکرێ لە پێناو خزمەتکردنی ئێوەدا دەیکەیت ئێمە کاگ ئەحمەد خۆبەخشانەیە سوێن بە ئەڵڵا هەمومان لە بەیانی زووەوە لێرەین کرێکاریمان کردووە وەڵڵاهی لە بەیانی زووەوە سەعات یەک نانمان خواردووە بڕوا دەکەی دینارێکمان میحنا لە یەک شوێن نییە هەمووی سوال و سەدەقە دەکەین ڕێزم هەیە بۆ ئێوە دەبێت لەبەر مەسوول و خەڵک بپاڕێنەوە بەشان و باڵیاندا هەڵدەی لە پێنا ئەوی کە بتوانین خولێک بێەوە بکەینەوە گەر ئێمە شتێک نەکەن ئێوە شتێک هاوکاری ئێمە نەبن ناچاری خواست لە خولەکانی ئێمە بێن خۆمان بێنین عنی ئەوەیە بەڵێ دوای ئەو بە کتابێک جیایە نووسراوە تێدا برایان خوا بە یارمەتیتان تەماشا برادەرینە دیارە کاک بەکر دەستی خۆش بێ ئاماژەی بە زۆر شتیدا هەر شتێکی هەتانە وەکو تیپەکان بەسەر چاوە مە ئەوەی پێمان بکرێت دەمانەوێت ئەرکی سەرشانتان ئاسانکەین بۆ معلوماتان خولی قەزاونەکان 77 دیارە کولی یاریەک ئەگە 50,000 بڕوە خۆتان ئیسەبیکەن لای خۆتان تا ئەو دەقەش سپۆنسەرمان پەیدا نەکردو ئەوەش بەڵگەی و دەلیلەکە لەگەڵ چەند کۆمپانیایەک دانیشتون بەڵام کە کۆمپانیا سپۆنسەرمان نەکەن دڵنیا بن لەوەی ئێمە خولەکە دەڕوێنین من پەیامی من ڕوونە ئاشکرایە لیژنەی باڵا دڵنیا بن لەوەی پلە نییە پێگەیە بە پێگە ئەمە سەلماندوومانە ئیش و کار و چالاکیەکانی خۆمان دەکەین حورمەتم هەیە قسەکەرنین کردارکەرین دڵنیا بن لەوەی ئەوەی ئێمە خۆبەخشیە وەکو برای بەڕێزم کاک بەکر ئیشارەی پێدا لە دەرگای 100 کەسمان داوە تا توانیمانە خەڵاتی سەرجەم لیژنەکانی سنووری دەڤەری ڕاپەڕین پەیداکەین ماڵی کاکسەیدی ئاوا بێ و خولی لاوانیشمان کاک حاجی دیدار کە سپۆنسەرەتی بۆ خولی قەزانویەکان دوو کۆمپانیا لەسەر خەتن هەر کامێکیان بێ ئێمە دڵنیا بن لەوەی بۆی هەیە ئێمە لەو کۆمپانیانە هیچیان نەگرن بەڵام ئەمە شانی دەدەینە بەر بۆیە خولی قەزاونەکان هەوێنە بۆیانەکان ئاگادار من برادەرینە ئەمە ساڵ بۆ ساڵێ کەم لق و پۆپی پێوە زیاد دەکەین بۆ بەرەو پێچوونە کە دەڵێن سێ یاریزانی لاو بەرەسەرێ پێ بگەێنە سێ یاریزانی لاوی خۆت پێ بگەێنە بێنە ناو قەزاونەکانەوە باشە بە قوربان چ داواکاریەکتان هەیە دەتاقینە سەر سەرمان دوای ڕاکێشانی کیلو پشکەکە بەسەر چاو
بەڕێزان ئێستا دەست پێ دەکەین بە ڕاکێشانی تیر و پشکەکە تکایە بە هەمومان ئاگامان لە یەکتر بێت چکە لەسەر ئەو فۆرمە دەنووسێ هەر کەسێک غەڵەت بکە دواتر بە تیر و پشکەکە هەڵنەوەشێتەوە. ئێستا کاک بەختیار و شاناسخان با بفەرمون بۆ ڕاکێشانی تۆپەکانی تیر و پشکەکە. بەڕێزان ئێمە ئاستی یەکەم جارێ سەرەتا ئاستی یەکەم هەڵدەبژێرین. ڕاکێشانی تیر و پشکی ئاستی یەکەمە. ئاستی یەکەم تۆپێک دێنینە دەر لەسەر شوشەکە نووسراوە ناوی چیتی پێک دەرچوو ئەو جار گروپی ئەی و بی و سی دەردێنین لەسەر تۆپەکەی تر. ئاگادار بن بەو شێوازەیە وەکو شێوازی ئەوروپا ئەبتاڵی ئەوروپا. دوو تیپی یەک شاری ناسنە ناو یەک مەجموعەوە ئاگاداری ئەوە بن. چێ؟ دوا ڕۆژی سەنگەسەر بابزانی دەچێتە کام گروپە؟ ئەمەدی گروپی بی دوا ڕۆژی سەنگەسەر گروپی بی. سەرە گروپی بی دوا ڕۆژی سەنگەسەر پێشترش وەرزش و لاوان چی؟ ئێ بەد نەبێت بیژڕاتش ماردینی چواخوڕنا ماردینی چواخوڕنا گروپی ئێ کاکە دەزانم ئەوە دەکە تێک دەچێت. لاوانی پشدەری حاجاوە لاوانی پشدەری حاجاوە گروپی ئی. شەهیدانی قەڵازێ گروپی ئەی. شەهیدانی قەڵازێ گروپی ئەی. ڕێناسی ڕانیا چ گروپێکە شانەسان؟ دی گروپی دی. بروسکی پیرەمەگرون لە گروپی جی. کەرکووکی ڕانیا گروپی ئێچ. دەستان خۆش بێ زۆر سپاس کاک بەختیار شەناسخان. بەڕێزان دووبارە دەیان خوێنمەوە نەوەک لێتان هەڵەبوو بێت. شەهیدان گروپی ئەی دوا ڕۆژ گروپی بی وەرزش و لاوان سی ڕێناس دی لاوانی پشدەر ئی ماردین ئێف بروسک جی کەرکووک ئێچ. بەڵێ شوێنێ ژارەوە لە ئاستی دووەم دانراوە. کاک ئازاد چنارنەیی لەگەڵ کاک لوقمان باوزی با بفەرمون. ئێستا ئاستی دووەمی گروپەکانە. تیپەکە کاک مەلا باش بوو. نا وەک ئەوەی پێشتر باڵەکی چواقوڕنا
باڵێکی چاخڕنە بابچین بابزانین دەچێت بۆ چ گروپێک گروپی سی باڵک بۆ گروپی سی دوو تیپی یەک شار ناسنە ناو یەک گروپەوە ئاگادار بن هەر حاڵەتێک ئەو حاڵەتە ڕوویدا دووبارە دەکرێتەوە ئاگادار بن شوێنەی ژاراوە گروپی کاک لوقمان F شوێنەی ژاراوە بۆ گروپی F برایەتی سەنگەسەر برایەتی سەنگەسەر گروپی کاک لوقمان ئەی گروپی ئەی برایەتی سەنگەسەر بۆ گروپی ئەی ئاسوودەی پیرەمەگرون H گروپی H ئاسوودە گروپی H سۆرانی قەڵاتزێ گروپی جی سۆرانی قەڵاتزێ گروپی جی بەپێی ئاستی خولەکانی شارەکانیش ئاستی خولەکانی شارەکان ئێمە سێزدە لیژنەمان هەیە بەڕێزم سێزدە لیژنەمان هەیە ئەو کاتە دەبێت سێزدە گروپمان هەبێت کە وەک شێوازەی تۆ دەیڵێ ئەوە ناگونجێت گروپەکانی ڕانیا ڕێناسی ڕانیا دووەمی قەزا و ناحیەکان بووە خۆی حەقێکی هەیە کە ببێتە سەرە مەجموعە کەرکووکی ڕانیا دووەمی ڕانیە بووە کەواتە دێتە شوێنی ڕێناس قەڵازێش هەمان شێوەیە ڕووناکی سەرکە بکەن ئی ڕووناکی سەرکە بکەن بۆ گروپی ئی دابانی حاجیاوە بەڕێزان تخوا تکایە بە جێمان لە یەکتر بێت چارەکێک 20 دقیقەمەوە تکایە بە لێمان تێک نەچێت کوێ بوو کاگەوە دابانی حاجیاوە بوو دابانی حاجیاوە بۆ گروپی دی دابانی ڕانیا دابانی ڕانیا بۆ کوێ گروپی بی دابانی ڕانیا گروپی بی دەستان خۆش بێ زۆر سوپاس بەڕێزان ئەو تیپانەی کە ماون لە ئاستی سێم و چوارەم بە تێکەڵیە بە هەمان شێوەی ئێستا کە کردومانە ئەوان تێکەڵ دەکەین و بۆ ئاستی سێم و چوارەم بەڵێ پاڵاوتنیشی تێدا و جامیشی تێدا هەردووکیان
بەڕێزان تکایە گوێتان لەو ئەوە بێت بەڕێزان ڕاهێنەران تکایە ئەگەر هاتوو دوو تیپی یەک شار چوونە ناو گروپێکەوە ئێمە تیپشەکەی دووبارە دەکەینەوە ئەگەر هاتوو لە کۆتاییدا دەسەڵاتمان نەبوو ئەو ئەگەری هەیە گروپێکی تر گۆڕانکاری تێدا بکەین بە تیر و پشک ئاگادار بن ئەمەش دەمانێت ئەوە ڕوونەدا ئەوە هەردێ نەوە کاکە بەڕێزان ئەگەر سەیری فۆرمەکەکەن گەڕی یەکەم بنمونە ئەگەر گروپی ئەی بێنینەوە ژمارەیەک نووسراوە شەهیدان دەنووسی لە گەڕی یەکەم بەرامبەری ژمارە چوارە واتە شەهیدان لەگەڵ ئەو تیپە یاری دەکا یەکەم یاری کە ژمارە چوارە بەڵێ لە گەڕی دووەمدا شەهیدان لەگەڵ ژمارە سێ یاری دەکا لە گەڕی سێیەمدا شەهیدان لەگەڵ ژمارە دوو یاری دەکا کە ئێستا دەرچۆ براتیە بەم شێوازەیە بۆ هەستەر جەم گروپەکانیش بەم شێوەیە بەڵێ هەر قانونی یاساکەی وایە ئەمە لە کتابەکەی مامۆستا هاوکار دەرمانهێناوە وەرزشکاران تیپە خۆشەویستەکان بەشێک لە یاریەکان لەلایەن تەلەڤیزیۆنی ڕانیەی ئازیز و خۆشەویست دەگوازرێتەوە بەشێک لە یاریەکان ڕاستەوخۆ دەخوازرێتەوە بە ناوی ئێوە خۆمانەوە لیژنەی باڵا سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی سەرپەرشتیار و کارمەندان و سەرجەمی تەلەڤیزیۆنی ڕانیەی خۆشەویست دەکەین کە بە بەردەوامی هاوکار و پشتیوانمانە بۆ گواستنەوەی هەم چالاکیەکانمان هەمی ژیاریەکان دووبارە سوپاسیان دەکەین هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ ستافە ئازیز و خۆشەویستە دەخوازین کاک ئیبراهیم کاک حاجی ئیبراهیم با بفەرمێ لەگەڵ مامۆستا سەباح بۆ ڕاکێشانی تیر و پشت ئەسەر کا حاجی بزانم چێ بەڕێزان ئەگەری هەیە بنمونە لە گروپی پیدا دوو دار بە یەکەوە تی بێتە دەرەوە چونکە لە ئەیوپی و دووبارە بۆتەوە ئەگەری هەیە بنمونە گروپی بی سێم و چوارەم بە دوای یەکدا دابدرێ ئەمە نمونەیە بۆی ئاگادار بن فەرمون سەرگەڵووی پیرەمەگرون بۆ گروپی ئەی ئاماژە پێکردووە ئەگە حاڵەتی وا ڕوویدا دیسان تووری پشک دەکەینەوە کام گروپە لێککەینەوە کام گروپە بگۆڕین لاوانی بروسکی حاجیاوە سی جی
گروپ لاوانی پرسکی حاجیاوا بۆ گروپی جی پێشمەرگەی کۆیە پێشمەرگەی کۆیە دیارە تیپی میوانە لەو خولەدا H بۆ گروپی H چیای سەرکە بکەن چیای سەرکە بکەن گروپی F چیای سەرکە بکەن بۆ گروپی F ئاشتی پیرەمەگرون کا حەزی گروپی B ئاشتی پیرەمەگرون گروپی D ئاشتی پیرەمەگرون بۆ گروپی D لاوانی هاوبەشی ژاراوە H گروپی H سەرجەم تیپەکانی بە دەرکەوت قفڵ بوو ڕاپەڕینی چواقوڕنا ڕاپەڕینی چواقوڕنا جی ڕاپەڕین چواقوڕنە بۆ جی لاوانی وەرزش و لاوانی قەڵازێ لاوانی وەرزش و گروپی B کاک حەزی B گوڵانی ڕانیا گوڵانی ڕانیا بۆ گروپی C بۆ گروپی کاکە تێنە باڕوونە من کاوا بڵێ چیای قەڵاتزێ گروپی C نابێت کاگەوە دووبارەیەوە کاگاوات ببوورە وەرزش لاوان و چیای قەڵازێ دوو لێ گروپدانە بابی خاتەوەنە یا تۆپە جارێ ڕابگرە هەردووکان ڕاکێشنەوە بیاز وەخت خۆیان لێکەنەوە بۆی کەم نەبێت لاوانی ئازادی ڕانیە گروپی C
سوورچی چاقڕنا گروپی بی لاوانی ڕانیە لاوانی ڕانیە گروپی F لاوانی ڕانیە گروپی F کۆڕەکی ژاراوە گروپی دی کۆڕەکی ژاراوە گروپی دی چیای قەڵاتزێ چای قەڵازە گروپی ئی فەرهەنگی حاجیاوە بۆ گروپی سی سۆرانی حاجیاوە بۆ گروپی ئەی بەڕێزان خوا دانیشن جارێ پەلەتان نەبێ بەڕێزان تکایە بە زۆرمان نەمەوە ئێستا تاوا دەبین تکایە بە وەک خۆی بڕوات بەڕێزان تکایە دانیشن تکایە بەڕێزان تکایە دواتر مەجال بە هەمووان دەدەین کە ڕسم بگرن کاگاوە چمەوە کاگاوە دەستان خۆش چمەوە ها لاوە بەڕێزان ئێستا تیری پشکی لاوە ڕادەکێشین و کۆتایی بە مەراسیمی ئەمڕۆ دێت